پەنجەرەکە
كابتن تصويرك مو جانين من وياه بەڕاستی دەتوان بڵێم کاریگەری یاریەکانی ڕابردوو بوو لە سەرمان کە نەمانتوانی بۆ ئەنجامی پێویست بەدەستبێنین بۆ یاریزانەکانمان یعنی هیوا بڕانە چیان پێوە دیار بوو
زۆر ئەمە بیرمان لە یاریەکانی تکە نەدەکردەوە وەکو یاری پیشەسازی و وەکو ئاکرێ ئەوەی لە تواناماندا بوو کردمان دەتوانم بڵێم تیپەکانی تکەش باش خۆیان خڕکردەوە بۆیە لەوانە ژیانەی سێمێڵە کە دووسێ گۆڕانکاری باشی کردیە لە تیپەکەی ئەمە نەمانتوانی گۆڕانکاریەک یاریزانی نوێ بین ناو تیپەکەمان و ئەو دوو یاریەی مامانە ئینشاڵڵا بتوانین ئاست و ئەنجامێکی باشش پێشکەش بکەن.